یەکێکی تر لەو زمانانەی کە لە هەموو جیهاندا هەیە و دەبێت گرنگی پێ بدرێت چونکە کەسانێک هەن کە پێویستیان بەم جۆرە زمانەیە ئەویش زمانی ئاماژەیە گرنگە کە فێری ببین و یاخود لی تێبگەین یاخود کەسانێک کاری لەسەر بکەن و بەتایبەتی ئەو کەسانی کە کەسێکیان هەیە خاوەن پێداویستی تایبەتەوە ناتوانێت بە زمانێکی تر قسەمە لەگەڵ ئێمە بکە یاخود بڵین بە زاراوە ئەو کاتە پێویستەکە کە فێری ئەم زمانە ببن بۆیە بابەتی ئەمڕۆمان تایبەتە تەوەری ئەمڕۆمان لەگەڵ دوو ئەزیزە کە باس لە زمانی ئاماژە و شێوازی تێگەیشتنەکەین لێی بە میوانداری زۆر بەڕێز خاتو بەهار مەحموود سەرۆکی ڕفراوی ئاماژە و خاتو شارە کەمال ناویس بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی پێیام جارجارە نابیستان بەسەرکاتەوە دەستان خۆش مۆمسا هیچ پێناسێکی بۆ زمانی ئاماژە یاخود چییە؟ طبعا زمانی ئاماژە زمانێکی بینراوە زمانێکی وەصفیە ئەم زمانش وەکو هەموو زمانەکانی کە هیچ جیاوازی نییە ڕێستا و ڕێزمانی خۆی هەیە بۆ فێربوون بەس ئەوەیە ئەو لە باتی وتن ئەم دەستەکان بەکارەهێنین پەیامێکی خۆیان هەیە ئەڵێ بە دەستەکانم ئەدوێم بە چاو ئەبیستم. زۆر باشە. مۆسا لە گفتوگوی سەرتاکەمان لەگەڵ هۆنیای باسیەوەمان کرد ئەم زمانش وەکو زمانی ئاسایی لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەگۆڕێ ئەمە وایەن هەموو نابیستان لە جیهانە بە یەک زمانی ستاندەرد قساکە لە سەرانسەری جیهانە 300 زمانی ئاماژە هەیە 300 زمانی ئاماژە هەیە وەکو هەموو زمانەکانی کە جیاوازی خۆی هەیە جیاوازی خۆی هەیە تەنانەت لەهجەکان ئێمە چۆن ئێستا لێرە کە یەکی قسە ئەکا یەکسەر پێی ئەڵێن تۆ خەڵکی سلێمانی یا یەکی کە قسەکە ئەڵێن خەڵکی هەولێری بالفعل بۆ زمانی ئاماژەش بە هەمان شێوەیە بە هەمان شێوەیە جیاوازی هەیە لە زمانەکە یەکەم دووهەم چۆن هەندێک جار ئێمە ئێستا تۆ لە کەناڵەکانە قساکەی دیاخود لە خوێندنگە قساکەی ئەڵێن ئەمە قسەیەکی زانستیانەیە ئەدەبیان بەسێکی کە لە دەرەوە قساکەڵەن قسەی بازاڕیانەیە ئەوەش جیاوازی هەیە بڵێ هیچ جیاوازێکی نییە لەگەڵ زمانەکانی کەیە لەگەڵ زمانەکانی کە بڵێ جیاوازی هەیە جیاوازی نییە بەڵام ئێمە چۆن ئەگەر قسەی بکەین لەگەڵ کەسێکی کرمانجیایە قسە بکەین لەگەڵ کەسێکی هەولێریە کەرکووکیە هەورامی زۆر بچینە ناو بابەتەکەوت لیان تێگەین لیان تێگەین ئەمانیش بە هەمان شێو لیان تێگە بۆچی چونکە ئەڵێن وەصفیە زمانی ئاماژە زمانێکی وەصفیە ئێستا کە تۆ ئەمە ئەەکەیت ئەمە هەچ کەسێ زمانی ئاماژەش نەزانێ ئەمە ئەزانی خواردنەوەیە ئەزانی ئەمە خواردنەوەیە ئەزانی ئەمە دڵخۆشیە ئەزانی ئەمە خەمباریە دڵتەنگیە لەبەر ئەوە ئەمە جیاوازی نییە لە بینی کوردی عەرەبی ئینگلیزی ئەمریکیە ئەفغانیە هیچ جیاوازی نییە هەمووی لەمەتی ئەگەن بەڵام هەندێشت کە بەرجەستە ناکرێت بە چاو نابینرێ ئەمە جیاوازێکی هەیە جیاوازێکی کەمی هەیە کەوا باشە مامۆستا شێوازی فێربوون و تێگەیشتن لەم زمانە چۆنە ئایا قورسە هەموو کەسێک دەتوانێت فێری بێ یاخۆ ئەگەر ڕوونی بکەیتەوە شێوازی فێربوونەکەی چۆنە بەتایبەتی بۆ کەسانی نایبیستن شێوازی فێربوون هەر وەکو هەموو زمانەکانی کە تۆ بەشی ئەکادمیت هەیە بەشی ئەکادمیت هەیە ئەچیتە دەورەوە فێرەبی بەڵام مارەسەی نەکەی ئایا بیر دەمێنێت وەکو هەموو زمانەکانی کە تۆ فێرە بیت فێری لە سەرەتا فێری وشا بیت لە دوایی فێری ڕستا بی ڕستەی کوردە بیت دوای فێری گفتوگۆ بیت بەڵام ئەگەر مارەسەی نەکەیت فێر نابیت وەکو هەموو زمانەکانی کە یەکێک حەزی هەبێت یەکی حەزی هەبێت زۆر ئاسانە بۆ فێربوون. زۆر باشە مامۆستا وەکو کەسێک کە شارەزای لە زمانەکەیە و زۆرش بەکاری هێنیت بەرکەوتنێکی زۆرشت هەیە لەگەڵەوە بە ڕێزانەیە ئەستی زمانی ئاماژە لە ئێستایا چۆن هەڵەسەنگێنیوە لە ناو کۆمەڵگایە تا چەنە گرنگی پێدرێ و نابیستان ئەتوانن ئیستیفادەی لێ بکەن و کەسێکی ئاسایی لە ئاماژە و لە ڕووداوەکان تێبگەن. زۆر بەداخەوە وەکو کۆمەڵگا وەکو لایەنی پەیوەندیدار وەکو ئەم شوێنانە زۆر گرنگیان نایاوە بە زمانی ئاماژە گرنگیان پێ نەیراوە تەنیا ئەوەی کە لە تەنیا سەرچاوەیە کە هەبێت کە نابیست فێر بێت تەنیا پەیمانگاکانە پەیمانگای هیوایە بۆ نابیستان لە سەنتەری هەموو شارێکە تەنیا یەک پەیمانگا هەیە بەداخەوە لە هەموو قەزا و ناحەکانە ئەوەش نییە لەبەر ئەوە ئاستی
ڕۆشنبیری و ئاستی فێرکردنی نابیست لە ناو شارەکانە بەرزترەوە لەوەی کە لە قەزا و ناحیەکانە بێت لە لادیەکانە بێت چونکە لەوێ هیچ سەرچاوێک نییە کە فێر ببێ خۆشبەختانە ئێمە ناڵێم ئەمە من خۆم بیڵم ئێمە وەکو سلەیمانی ئاستێکی زۆر بەرزیان هەیە بۆچی خۆ دەزانی مرۆڤ تا بەردەوام ببیستە تا بەردەوام بخوێنێتەوانە زیاتر ئاستی ڕۆشنبیری بەرزە بێتەوە نابیست لەم مانی دوانزەیە کۆنفرانسێکی گەورە کرا لە سەرانسەری عێراقا لە بەغا کرا دوایی لە هەولێر کرا دوایی لە سلەیمانی کرا ئاستی نابیستی سلەیمانی لە هەمووی بەرزتر بوو چونکە قۆناغێک نابیستی سلەیمانی پێی گەشتووە قۆنا بڕوانامی دیبلۆمی بەدەستێناوە کە ئێستا لە زۆربەی زۆری شارەکانی عێراق تا پۆلی 4 سەرەتایی تا 6 سەرەتایی ئەخوێنرێت لەبەر ئەوە خۆشبەختانە کوردستان زۆر لە پێشەوەیە ئەم ساڵ لە هەولێر 8 خوێنکارمان چووە قۆناغی زانکۆ پەیمانگاکانەوە لە بەغا ئەم ساڵ پۆلی حوت کراوەتەوانێ بەڵێ بۆ نابیستان تا ئێستا لە خواروو عێراقا بەداخەوە نەگەشتونتە 6 سەرەتایی لەبەرەوە خۆشبەختانە ئێمە بەڵام ئێمە هەر بە مەژ رازینی وابێگومان پێویستان بە تومحی زیاتر پێویستمان بە تومحی زیاتر پێویستمان بەوەیە کە نابیستەکان هیچ جیاوازێکیان نیە لەگەڵ کەسانی کە قسە ئەکەن پێویستە ئەوانش بتوانن حەزیان لەکوێ بچنە ئەو شوێنە بخوێنن بتوانن لە زانکۆ بەردەوام بن ئێمە بەداخەوە لە سلەیمانیە تەنیا یەک هەل لە بەردەمی خوێنکاری نابیستە کە لە پەیمانگای هیوا پۆلی نۆ تەواوەکە ئامادەی پیشەیی لێرە من دەستخۆشیان لێکەم تەنیا ئەوان وەکو پەروەردە ئەوان ئستعدادیان تیا بۆ پۆلێکیان کردوێتەوە تایبەت بە نابیستان کاتە ناتوان لە پەیمانگاکانی تراوە بگیرێت بەداخەوە هەیە حەزی لە کۆمپیوتەر نییە حەزی لە کۆمپیوتەر نیە وازی لێنێت لەبەر ئەوە هیوادارم لە ڕێی ئەم کەناڵیەوە ئەم پەیامە بگا بە وەزارەتی پەروەردە لە هەولێر هەلەکەیان باشترە ئەوان نەتوان بچن ئامادەی پیشەسازی خۆدا نەزانی ئامادەی پیشەسازی بەشی زۆرە بارەکەی فراوانترە بەڵێ بوارەکە فراوانترە بەشی زۆرترە هەرچی هینیشە بۆ نابیستان شتەکە پیشەیی بێ باشترە بۆ ئەمان بەشکم ئینشاڵڵا لێرەش بتوانن ئامادەی پیشەسازیوانە بکرێت مامۆستاوە شارەخانیش بدوێنین کەمە قسەی لەگەڵا بکەین زۆرم پێخۆشەکەم ڕۆهاتی وەلا ئێمە باسی ئەزمموی خۆیمان بۆ بکە لە ڕێکخراوەکەی ئێوە لە پەیمانگای نابیستانە چی کردووە بۆمان ئەمە خۆی فەرمانبەرە لە ئەمە یەکێک بۆ لە دەرچووە یەکەمەکانی ناو پەیمانگای هیوە ساڵانی پێشوو خۆشبەختانە ئەوانەی یەکەم بوونادایانە مەزرانەوانێ ئەمیش یەکێک بوو لەوانەی کەوا دامەزراتۆن لە ناو پەیمانگای هیوایە کاتێستا خۆی بخزمەت بە نابیستانەکە بەڵێ ئەم خۆی ئەمە لەگەڵ ئەو مامۆستا تازانەی کە هێنە ناو پەیمانگای هیوا کە زمانی ئاماژە نازان ئەم یارمەتی دەرە لەگەڵ مامۆستاکان ئەچێتە پۆ لەوانێ وەرگێڕانەکە بۆ خوێنکارەکان یەکەم دووهەم ئەندامە لە ڕێکخراوی ئاماژە ئەندامێکی چالاکە هەر لە ڕێکخراوی ئاماژە لەو ڕێگایشەوە هەر خزمەتی نابیستانەکە زۆر جێ خۆشحاڵ زۆر دڵخۆشم بەو بڕیارەی کە تازە لە وەزارەتی ڕۆشنبیری کە دەرچووە وەکوەزانن ئەمان زۆر بێبەشن بەداخەوە ئەم هەموو کەناڵەمان هەیە یەک کەناڵ وەرگێری زمانی ئاماژەی ڕاگەیاندنەکان بەداخەوە ئەو بڕیارە چۆن ئەمام سەبار ئەو بڕیارە تەبعاً ئێمە مانی سەیە لە مانی سەیە ئێمە کۆنفرانسێکمان کرد یەکەم کۆنفرانسی نێودەوڵەتی بوو کە بکرێ بۆ نابیستان لەسەر ئاستی کوردستان و عێراقا بە بەشداریکردنی وەفدێکی زانکۆی واشنتن دیسی لێەوە کە هاتبوون بە بەشداری وڵاتی قەتەر لەگەڵ عێراق هەموو لە سەرانسەری عێراقا بەشدار بوون ڕاستپەردەکانی کۆنفرانسەکە یەکێک لەوانە کە زۆر گرن بوو وەرگێڕ بۆ کەناڵەکان بوو وەرگێڕ بۆ کەناڵەکان پێش وەرگێڕ بۆ کەناڵەکان پەروەردەکردنی کادیر بوو وەرگێڕ
گەورەترین کێشە کە لە کوردستانە هەیە هەڵە سێ مامۆستادار گەورەترین کێشە کە وەرگێڕ نییە ئێستا باسی ئەوەش بۆ کۆمەڵامی و پرسیارە دێمەوە سێهەم شت کە زۆر گرنگە بۆ نابیستان فەرهەنگی زمانی ئاماژەیە خۆتان نزانی زمانەوانی وشە بێکۆتایە ئەم وشانە ئێمە پێویستمان بەوەیە کە ئاماژەی هەبێ کی هەڵ ئەسێ بەم ئیشانە تەمان خۆشببختانە ئێمە ئەو ڕاستپاردانەمان گەیانە پەرلەمان گەیانمانە حکوومەتی هەرێم گەیانمانە وەزیری کاروباری کۆمەڵاتی گەیانمانە ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکەم شت ئەو بوو لەمانی نۆیە خۆشببختانە ڕێکخراوی CDO لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵاتیە هەستان بەکردنەوەی خولێک بۆ پەروەردەکردنی کادر کە فێری زمانی ئاماژە بن لە هەموو فەرمانگەیەک داوامان کرد 2 کەس بێت لە هەموو فەرمانگەیەکە 2 کەس بێت خۆشببختانە مەجموعەیەک لە فەرمانگاکان هاتن و هەروەها 3-4 خۆبەخشیشی تیا بوو ئێمە بۆ ماوەی 4 مان ئەو خولەمان کردەوانە ئێستا ئێمە 20 کەسمان هەیە لە سلەیمانیە کە وەرگێری زمانی ئاماژە کەواتە پرۆژێ تەنها بۆ کەناڵەکان نییە بۆ فەرمانگەکانیشە بۆ فەرمانگەکانشە گەورەترین کێشەکە نابیستێت تۆ نابیست بتێونەتێ بەشێکە لە کۆمەڵگا ئیتر وەک تۆ چۆن ئیشت دەبێت من ئیشمە بێ ئەچینە دادگا ئەچینە شارەوانی ئەچینە پەروەردە لە هەر شوێنەکە لەو شوێنانە ئەویش بە هەمان شێوەی ئیشی ئەکەوێتە ئەو شوێنانە بەداخەوە وەرگێڕ نەبوو کۆمەڵێک مامۆستا لەناو پەیمانگای هیوایە ئێمە وەکو مامۆستاین بەڵام ئەوایە بچینە ئیشی وەرگێڕانیشمان کردایە لە پۆلیس لە مەحکەمە لە شارەوانی لە پەروەردە لە هەموو شوێنەکانە ئێستا خۆشببختانە تایەتی لە خستەخانەی مناڵبوونە تایە بوو لە خستەخانەی شارە تایە لە شارەوانیە تایەتی لە پەروەردەیە تایەتی لە توندوتیژی بوو خۆشببختانە لە هەمووی خۆشتر 2 ئەفسەری تیا بوو 2 ئەفسەری تیا بوو بەردەوام ئێمە لەم لە ئیش مامۆستایەکەمان کرد لەم لە بەردەوام ئێمە لە پۆلیس و لە دادگا و لەو شوێنانە بووین کە ئەچون وەرگێڕانمانە کرد ئەمە زۆر خۆشە کە تۆ نابیستێک کێشەیەکێ بێت کە خۆی یەکێک لە ئەفسەرەکان خۆی زمانی ئاماژە بزانێت زۆر باشەکەواتە خات باربا لەگەڵ شارەخان پرسیاری ئەومان بۆ بکەی ئێستا خۆی وەکو نابیستێک باردۆخی نابستان چۆن هەڵە سەنگێنە بە تایبەت لە ناو پەیمانگای هیوایە زۆر باشە ئەڵە چونکە ئێمە ئەمان و کە وەکو وەرگێر کە لەوێن کە ئەتوانن زۆر بە ئاسانی تیان بێنن بەڵام ئەمە پێویستیان بە فەرهەنگە قاموسی زمانی ئاماژەیە کە زۆربەی وشەکانی خۆتان نەزانن ئێمە قاموسێکمان هەیە لەسەر ئاستی کوردستان قاموسەکە 2500 وشەیە 2500 وشە بۆ قسەکردن هەر هیچ نییە قاموسی بابەتەکانیشمان هەیە 5 قاموسی بابەتەکانیشمان هەیە بەڵام بابەتە زانستیەکان بابەتە فەلسەفیەکان وشەکان زۆر زەحمەتە کە تۆ وەرگێڕیتە سەر زمانی ئاماژە بەڵام ئەگەر تۆ قاموسەکەت هەبێ ئەو زۆر ئاسانترە ئەمە گەورەترین کێشەیە کە بۆ ئەمان باش مامۆستا ئێمە کێشەمان هەیە تایبەت بە نابیستان خۆیان و کێشێکیشمان هەیە خێزانی نابیستانەکانن یعنی ڕەنگە من بتوانم منداڵەکەم بنێرمە پەیمانگای هیوا بەڵام دوجار خۆشم پێویستم بۆیە کە فێریم ئاماژەیە بم بۆی هاوکاری منداڵەکەم کەم لە خوێندنا باش بێ لە کاروباری ڕۆژانەیە بتوانێت قسە بکە بە ئاماژەش بێ یاخود بتوانێت ئەوەی کە لە ناخیایەتی فێری نووسینی ببێ ئەمە ڕەنگە کێشەی زۆرێک لە نابیستان بێ ئێوە باردۆخی ئەمە چۆن هەڵە سەندێن ئەگەن و چی دەکرێت لا داهاتوە ئەکرێت باردۆخی هەم نابیستان و هەم دایکان و باوکان باشتر کرێت بێگومان ئەمە خاڵێکی زۆر گرنگە دەستخۆش تۆ مناڵێکت هەیە لە ناو خێزانەکەیان نابیستە پێویستە تۆ خۆ فێری زمانەکەی بکەیت پێویستە یعنی ئێمە گەورەترین کێشەمان هەیە گەورەترین کێشەم هەیە دایک و باوک تەلەفۆنم بۆکە لە خێزانەکەی 3 نابیستەیە کێشەی هەیە نابیستەکە دایک و باوکەکە تەلەفۆنەکە لە تی ناگەم مامۆستا بزاناڵە چی ئەی تۆ 3 نابیستە هەیە تەمەنیان 20 ساڵە یعنی معقول نییە لە خێزانەکە تۆ خۆ فێری زمانی ئاماژە نەکەیت یەکەم ساڵانی پێش ئەم قەیران و شتانە تا 2014وانە ساڵانی پێش و ئێمە ساڵانە لە پەیمانگایە خولمانە کردەوە بۆ خێزانەکان هەر مناڵێکی تازە بهاتە خولی زمانی ئاماژەمان بۆ کردنەوەن بەڵام ئیتر خۆتان نزانم قەیران و شتانە هەموو کاتێسش وەستاوە ئەوەش وەستاوە بەڵام خێزان ئێمە هەر خوێنکارێکەیەتە ناو پەیمانگای هیوا ئێمە فەرهەنگێکینە
بەس خۆی ئەتوانێت خۆی فێرکات خۆت ئەزانی کە مناڵێک کە یەتە ناو پەیمانگا مناڵێکی ئاسایی کە ئەچێتە باخچە بەلایانی کەمەوە نزیکەی 1000 فێر بووە بڵێ 500 هزاریژنە بڵێ 500 فێر بووە 500 فێر بووە ئەگەر خێزانەکە زۆر لەگەڵی بدوێن و ئەمانە کە ئەچێتە باخچی ساوایانەوە بەڵام مناڵێک کە یەتە لای ئێمە تەنیا ئەو پەڕی بڵێ 10 بۆ 20 ئاماژە فێر بووە ئەویش خۆیان لە ناو خۆیانە دروستیان کردو بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانیان کەواتە مامۆستاوان کە دێنە لای ئێوە لە پەیمانگە هێوە ئەبێت دیسانەوە فێری زمانی ئاماژەیان بکەنەوە بەڵێ بێگومان چونکە ئەمە لە خێزانەکە دروستی کردووە بەس بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانەیان ئەکادمی نییە ئەمەیان ئێمە بۆیە خوێنکار لە لای ئێمە لە تەمەنی مناڵ لە تەمەنی 3 ساڵەوە یێتە باخچە بەڵام لە کەسانی ئاسایی ئەوان لە تەمەنی 4 ساڵەوە چنە باخچە بۆچی بۆ ئەوەی ئێمە بە کاتێکی زیاترتان کاتێکی زیاترمان پێویستە 3 ساڵ لە باخچە بێت دوای ئەوە پۆلی یەکی سەرەتاییمان ئێمە 2 ساڵە وەکو هین نییە وەکو خوێندنگاکانیکە ئێمە 2 ساڵە بۆ ئەوەی بناغەیەکی بەهێزدا بنێ بۆ ئامادە بێ بۆ قسەکردن زۆر باشە ئەو پرسیارە لە خات شارە بکەی کاروباری ڕۆژانەیان چۆن بەڕێوە ئەبەن ئایا تووشی هیچ گرفتێ نابنیانە و گرفتانی کە تووشیانە بێت چیە؟ یەکەم کێشەکەیان ئەو هەر قاموسەکەیە دووهەم کێشیان مامۆستای تازە حەزەکە مامۆستای تازە مامۆستای زیاتریان بەڵێ سێهەم وەرگێر یان هەبێ لە هەموو شوێنەکانە وەرگێر هەبێ لە نەخۆشخانە وەرگێر هەبێ لە فەرمانگاکانە کە ئەمانە چن بەردەوام یەکێک نەبن لەگەڵ خۆیانە کەواتە کە طبعا ئەم بەردەوام کە نەخۆش بێ دایکیە با لەگەڵ خۆیان لەم ماوەیە شتێک حەدەسێکی زۆر هین ڕوویە ئەو ڕۆژە دایکی نەخۆش بوو نەیتوانی بووبی بە کوڕەکەی لەگەڵ خۆی زمانی ئاماژە ئەوە بگێڕیتەوانێ بۆی ئەویش خۆی تێگات هەر بزانە باسی ڕووداوەکە کوڕەکەی لەگەڵ خۆی برد ئەم نەخۆشی ژنانی هەبوو کە چۆ لای کوڕە لای دکتۆرەکە وتی هەچەنم کرد لە ڕوون ناوە من شتەکە باسکەم لەبەر ئەوە لەبەر ئەوە ئەمە زۆر ناخۆشە ئەم هاتەوە ڕۆژی دوایی زۆر بێتاقەت وتم چییە وتی دوێنێ دایکم نەخۆش بووە نەیتوانیوە لەگەڵم بێ بچین بۆ لای دکتۆر لەبەر ئەوە کوڕەکەی خۆم لەگەڵ برد وتی هەچەنم کرد نەمتوانی بابەتەکە باس بکە چونکە شەرمی کردبوو لەبەر چای کوڕەکەی شێر دەکارە لەبەر ئەوە ئەمە تۆ بگەێنە بەرچایی خۆ ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە تۆ لە هەموو شوێنێک پێویستە تۆ کەسێک هەبێ زمانی ئاماژە بزانێت ئەمەسا ئەم بەڕێزانی کە نابیستن بە زمانی ئاماژە قسەکەن دەچنە شوێنێک کەسێک نییە وەرگێڕانیان بۆ بکە کەسێکیش نییە لە زمانی ئاماژە تێبگە ئەتوان نووسین بەکاربێنیان لە ڕێگەی نووسینەوەی کە پێویستیانە بە بەرامبەریان بڵێن بەڵێ ئەڵێ لە شوێنێک کە زۆر پێویست بێ ئەمە نووسێت بەڵام هەندێک وشەی تازە کە نەمبیست بێن تۆزە نازانمە قورسە چونکە بۆیە زۆر گرنگە کە فەرهەنگی زمانی ئاماژە هەبێت کاتە توانین بڵێن ئەمە بۆ ئەوانی کە لە خوێندگەکانان هەر زۆر قورسترە ینی شارەخان تا ئەسەنی توانی بێ کاتە بۆ منداڵێک کە یەتە لای ئەوە دەست پێکا ڕەنگە ئەوە نەتوانێت بگاتەوە قۆناغا یان ئێستا ئێمە پێشەوەی بینە ژوورەوەکە لە پرزگە چاوەڕێمانە کرد وشەی خەتا وشەی خاتر تەسەوڕێک ئێمان جیان نەکردەوە جیاشیان ناکەنەوە خەتا و خاتر هەر ئەم شارەتە وتم نە ئەمە جیاوازە ئەمە خاتر شتێکی ترە خەتا شتێکی ترە ئەیون نازانم ئەوت باسیشم کردو لە ناو نابیستەکانە نازانم ئەم ساوشەیەکی تازە کە دروستە بیان بۆ ئەمان تازەیە ئاسانە تێگەیاندنیان زۆر قورسە ئێمە ئێستا لە ناو پەیمانگای هیوایە هینمان هەیە یەکەیەکمان هەیە یەکەی زمانی ئاماژەمان هەیە ئەو یەکەیە نابیستەکانی کە لەوێن
نزیکەی 15 نابیست لە ناو پەیمانگای هیوایە ئەم نابیستانە کۆبنەوە ئێمە لیژنەیەکین پێکاتون لە 5 مامۆستا. ئیشی من چییە؟ ئیشی من وشەکە شی ئەەکەمەوە بۆ ئەمان بۆ شیان بۆ ئەەکەمەوە ئەمان ئاماژەکەی بۆ دانێن چکە من ناتوانم ئاماژەی بۆ دانم خۆی ئەمە پەیامێکی هەموو کەماندامانە ئەڵێ هەموو شتێ بۆ ئێمە بەبێ ئێمە نابێت من ئەتوانم زۆر بە ئاسانی ئاماژەکەی بۆ دانم بەڵام ئەڵم نا باخۆی دانی بۆی بیری نەچێتەوە باخۆی دانی بیری نەچێت هەم دەمخۆش هەم لەگەڵ پرۆسەکەی شابن یەکەم دوو هەم بڕوا ئەەکەی وشەی وایە هەندی وشەی زانستی و ئەو شتانە وشەی وایە 2 ڕۆژ 3 ڕۆژ من شیەکەمەوە شی ئەەکەمەوە هەتاکو تێگەن تۆ خۆت بێنە دۆخی ئەمانەوە تۆ لە سەرەتایە شتێک مەبیستە نەبیستیت بزانە چۆنە ئێستا من لەگەڵ ئەمە قساکەم یا لەگەڵ تۆیا قساکەم ئەم دوانە لەم لاوە خۆیان قساکەن وشەیەکی تازە بگێتە بەر گوێمان یەکسەر خۆمان ئەپرسین ئەو شەیە چییە یا ئەگەڕێن بۆیە گەڕێن لەبەر ئەوە ئەمان لەوانە بێبەشن زۆر بەداخەوە. باشە مەمسا ئێوەکو بەڕێوبەرێک ئێستا کێشەی زۆرت دێتە بەردەم و بارودۆخێکی ناخۆش ڕەنگە دووچارت بێتەوە ڕۆژانە لەبەرەوەی ئێستا خەمی ئەوان خەمی تۆیە ینی ڕۆژانە لەگەڵ خەم و گرفتەکانی ئەوانایە و دەتەوێت کار بکەی بۆ باشترکردنی بارودۆخی ئەوان مەمسا لە داهاتوودا دەتەوێت چی بکرێت؟ چی هاوکارێکی نابیستان بکرێت یاخۆ چی بکرێت بۆ بارودۆخی باشترکردنی بارودۆخی ئەمان؟ طبعا من بەڕێوبەری پەیمانگانیم بەهارخانێکی کێ بەڕێوبەری پەیمانگاوی شەرنای بەهارخانە بەڵام من خۆم 35 ساڵە چونکە چەند بەڕێوبەر گۆڕاوە ئێمە هەر لەوێ ماینەوە ئێمە زیخەکەین خۆشبی 35 ساڵە من لەگەڵیانە ئیشەکەم و لەم لاشەوە کە سەرۆکی ڕێکخراوی ئاماژەم ئەوەی کە من ئەمەوێت من هەموو جارە پێم وتۆ پەیامی من بۆ ئێوەی نابیستان ئەوەیە کە ئێوە خۆیان بتوانن لەسەر پێی خۆیان بۆستن خۆیان بتوان لە هەموو شوێنێک داوای مافی خۆیان بکەن کەسێک نەبێ بە زمانی ئەمان خۆیان بتوانن من پێم وتون وتومە من قەت هەوڵی ئەوتان بۆ نایم بچم بۆ کچە خواردنتان بەمێ یاخود 50,000 بەمێت هەوڵی ئەو بۆ نایم من هەوڵی ئەوەیەم خولیان بۆ بکەمە هەوڵی ئەوەیەم فێریان کەم هەوڵی ئەوەیەم ئێستا لە هەوڵی ئەوام زۆر ئەمە زۆر گرنگە بەڕاستی حکومت بیکان نەک ئێمە وەک ڕێکخراوی بکەین زۆربەی زۆری نابیستەکان نەخوێنەوارن کێشە من چیە لەگەڵیانە ئەوانی کە نەخوێنەوارن یا ئەوانی کە لە دەرەوەن کە لە شوێنەکە وەرگێڕانەکەم هەندی ئاماژە کە ئەەکەم تی ناکەن چونکە وشەکەی نەبیستووە خوێنەوارەکان تێکەن ئەو وشەکەی نەبیستووە لەبەر ئەوە کردنەوەی مەحومی کردنەوەی خوێندنی خێرا بۆ ئەمانە زۆرکردنەوەی ئێواران ئێمە ساڵانێکی زۆر هەبوو تەنیا تا پۆلی 6 سەرەتاییمان هەبوو ئیتر ئەو جیلە کە دەرچوون تا 6 سەرەتایی ئیتر بەردەوام نەبوون نایانخوێنەوە زۆربەی زۆریان ڕۆژانەیان حەزیان لێ بەردەوام بن حەزیان لێ بخوێنن لەبەر ئەوە ئەم ئیشانە ئەمانە زۆر گرنگە کە ئێمە بتوانین چونکە ئەمانش بمانەوێنێن بەشێکن لە کۆمەلگا هیچ جیاوازیەکیان نیە لەگەڵ کەسی قسەکەرە ئەمانیش هەروەکو ئەوان مافی خۆیانە هەموو بەداخەوە هەموو یاساکانیشمانەیە بەڵام هیچی جێبەجێ نابێت لە کۆتاییە داواکاری خەت و شارە چیە وەکو نابیست وەکو نوێنەری نابیست چیان پێویستە بۆیان بکرێ؟ داواکەی زۆر جوانە تەمان ئەڵێ هیوادارم فێری زمانی ئاماژە من بۆ ئەوەی منش بتوانم پەیوەندیتان لەگەڵا بەهێزکەم بەلام وەکێکە لە زمانە جوانەکان ینی خۆمان ڕەنگە ڕۆژانە بەکاری بهێنین ینی بەڵام ئەگەر مانێ خۆمان فێریکەین بتوانین قسە لەگەڵەوەکەین جی خۆشحاڵێ بێ زۆر خۆشحاڵ بووین ئێمە خۆشحاڵ خۆش بن زۆر سپاس بۆ خات و بەهار مەحموود سەرۆکی ڕێکخراوی ئاباژە و خات و شارە کەمال ناویست سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش خۆش